دائم خۆم لە ئیطلاقات پاراستەوە. ئیطلاق بە گشتاندن زۆر جار ئینسان تووشی بێئینسافی دەکات. چ سلێمانی چ هەولێر چ دوهۆک نابێ وەکو پێشوو بەڕێوە ببردرێت. ئەوە مەبدەئێک. چاوپێکەوتن لەگەڵ عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەم ڕەحاییە لە ناشەفافیەت لە پرۆسەی نەوت و ئەو مەجاڵی کە پەیوەندی بە وزەوە هەیە هاتوۆتە سەرەوەی کە ئەوتە جۆرێک لە لێڵی هەیە. یعنی ئەم گۆڕانی خطابە لە چیە؟ وا پێ دەچێت زیاتر لەسەر یەکگرتووی ئیسلامی چونکە یەکگرتووی ئیسلامی خۆ دیارە ئاشکرایە کە سەر بە قوتابخانەی ئیخوان موسلیمین هیچ لایەنێکی سیاسی کوردی هەڵەی وا ناکات. و من پێم وایە ئەوە دەبێتە خۆکوشتێکی سیاسی بۆ لایەنە سیاسی. هیچ پەیوەندێکی لەگەڵ قاسم سلێمانی هەیە و تا چەند پێت وایە کە ئەم کارکتەرە وەک ئەوەیە کە باس ئەکرێت کە لە هەموو پرۆسە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت ناوچەکەشە یەکێک لە کارکتەرە هەر بەهێزەکانەکە ڕۆڵی یەکلاکەرەوەیە. چاوپێکەوتن ئەم شەو کاتژمێر 8:05